بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت لە دیوی دووەم قسە دەکەین لەسەر دیدی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لەبارەی پێکەنانی حکوومەتی داهاتوو بە میوانداریەتی هەریەک لە بەڕێزان لە ستۆدیۆی سلەیمانی بەڕێز کاکستران عەبدوڵڵا سەرنووسەری ڕۆژنامەی کوردستانی نوێ و هەروەها لە ستۆدیۆی هەولێری پایتەخت بەڕێز دکتۆر ڕێبین سەلام مامۆستای زانکۆ. بەخێراتتان دەکەم، زۆر سوپاسان دەکەم. بەخێر بێ کاکستران. کاکستران ئەمڕۆ لە کاتێکدا سەرقاڵی خۆ ئامادەکردن بۆ ئەم بابەتە لە دوانێژی بەڕێز کاک ڕزگار عەلی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرنجی ڕادکێشام کە بۆ ئاژانسی ئەنادۆڵ داویەتی ئەم بەڕێزە دەڵێت لەبارەی پێکەنانی حکوومەت و ئەو هەوڵانەی کە لە نێوانی یەکێتی و پارتیدا هەن قسە لەسەرەوە دەکا کە دۆخەکە ئاڵۆسە و هەروەها هیچ تەباییەک لە نێوان ئەو لایەنە سەرنجیانەی کە پەیوەندیدارن بە پێکەنانی حکوومەت یان هیچ تەباییەک نییە لەو بارەوە، هەروەها پێش وایە کە ڕێککەوتن لەسەر ئەم بابەتە ئاسان نییە. هەروەها کادیرێکی دیاری پارتی دیموکراتی کوردستانیش ئەمش نووسیوێتی دەڵێت 3 مانگ تێدا بەڕێ هێشتا کابینەی نوێمی حکوومەتی هەرێم پێک نەهێنراوە. ئەمەش بۆ خۆی هێمایەکە بۆ ئەوەی کە کێشەی گەورە لە نێوان یەکێتی و پارتیدا هەیە. کەواتە وازەحە یەکێتی و پارتی لەبارەی پێکەنانی حکوومەت کێشە لە نێوانیاندا هەیە. دیارترین ئەو کێشانە چین کە لە نێوان ئەم دوو هێزەدا کە معنین بە پێکەنانی حکوومەتی تازەی هەرێم ئەگە بەڕێزت دەستنیشانی بەڵێ زۆر سپاس. سڵاوم بۆ بینەرانتان. لە ڕاستیە ینی پێکەنانی حکوومەت ئاسان نییە، بەڵام مستحیلیش نییە و بەڕای من ینی نەک ئێستا کە 3 مانگ تێپەڕی هەر لە بیدایی کە تشکیلی ینی کە نەتایجی انتخابات دەرکەوت و سەنگی هێزەکان بەگوێرە ئەو نەتایجێک کە دەرکەوتووە لە ڕووی انتخابیەوە دەرکەوت، پێویست نەدەکرد حکوومەت پێکهێنان ئەو بخانێت یان زیاتر بخانێ. هەرچی بین بکەین دیتنی من وایە کە هەرچۆن بیل لە پێکهێنان حکوومەت بکەیتەوە لەسەر 3 بنچینە دادەمەزێت. یەکیان لەسەر بنچینەیەوی نەتایجی انتخاباتە کە هێزەکان ینی پارتی 45 کورسی یەکێتی 25 گۆڕان و ئەو حزبانی تری کە ینی بەگوێرە ئیستحقاقی انتخابی بێگومان ئەبێ وابێت، بەڵام لە هەمان کاتژا بێگومان بەگوێرەی ئیستحقاقی نفوزی سیاسی. ئێمە غەڵەتە بڵێن بەگوێرەی دو ئیدارەی و بەگوێرەی هێزی چەکداری ئەم لاو ئەو لاو ئەو ئیرانەی کە مەفاهیمانەیە کە خەڵک ئەترسێنێ لەسەر مستەقبەلی علاقاتی بڵێن حزبە سیاسیەکانی کوردستان و مستەقبەلی ئیداری کوردستانی چۆن دەوێت، بەڵام وەکو سەنگی سیاسی و تەوازنی سیاسی ئەوەش ڕەچاو دەکرێت. بۆیە ینی نابێ ئەمە بڵێن لەسەر بنچینەی مەسەڵەن هاوسەنگی سیاسی تشکیل دەکرێت کە ئەوە وانێ و نابێ وابێ و ناش بێت تەنیا یەک ڕەهەند سیرکەین کە ڕەهەندی بڵێن کورسی حزبە سیاسیەکانی پێکهێنەری حکوومەتە. ئەوەشیان ڕاست نییە. بعدی سێمی کە زۆر گرنگە ینی ڕەچاوی بکرێت لە مەسەلەی تشکیلکردنی حکوومەتە ئەوی شەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان کەیسێکی گرنگی پێکهێنانی حکوومەتە، بەڵام تاقە کەیس نییە کە عیلاقەکانی یەکێتی و پارتی بەرەو پێشەوە دەبا یان چاکی دەکاتەوە و عیلاقاتەکانی هەموو حزبە سیاسیەکانی کوردستان. ئەمەژانی جەوهەری کێشەکان بڵێ ئێستا ئەمەیەکە لە جەوهەرەکان، بەڵام من دیتنی من ئەگەر ئێمە تەقسیم بکەین وەکو لەم گفتەوەی هەوڵەدەین بیکەین و ئەگەر دڵنیاشم کە لایەنە گفتوگوکارەکانی یەکێتی و پارتی و یەکێتی پارتی حزبەکانی دیکەش هەر بە شێوە گفتگۆی لەسەر ئەکەن، ئەگەر خودی بکەینەوە خودی بکەینەوە بۆ ئەوە نییە کە ئاڵۆزی بکەین، بەڵکو بۆیە کە دانەدان دەلەقەتی بێن. من پێم وایە قسەکردن لەسەر کەیسە جیاجیەکان بۆ ئاڵۆزکردن نای بۆ ئاڵۆزکردنی، بەڵکو بۆ ئەوەی بێت کە کەیس ینی دەرەقەتی بێ، بەڵام بە نەتیجەیەک پاکیچەیە بێ بە یەک دیمەن سەیرێکی کە دیمەنی پرۆسی سیاسی لە کوردستانە چاک بکەینەوە. ئەو حزبەی کە یەکەمە بۆ پارتی 45 کورسی هەیە کە حکوومەت لەو تشکیل دەکرێت، ینی سەرۆکی حکوومەت ئەو تاعینی دەکا و دوایەوە یەکێتی و دوایەوە گۆڕانیش و حتا حزبەکانی دیکەش کە هەندێکیان حزبی نەوعین مەسەن بۆ ئیسلامیەکان ڕاستە ڕێژەی کورسەکان کە، بەڵام هێزێکی نەوعین دەڕووی بەشداریکردن لە حکومڕانی کوردستانە. بۆیە ئەم شتە ینی کە بمانوێ ئەگەر بمانوێ دەست بە معالەجەکردنی وەزعەکە بکەین ئەبێ دیمانێکی گشتی ئەو وەزع سیاسی ببینین کە
هەموو کەیسانە سێکین ئالۆز دۆخەکە ئالۆز دەکە من پێم وانە کە لە ئەسڵدا چێشن کەیسی بەغدا کەیسی کەرکووک ڕاستە خۆ من کەیسی ئالۆزن نا لەسەر ئەوش قسەم کردووە ینی من پێم وایە کەیسی ئالۆزن بەڵام بۆی بتوانێت بۆی حکومەتێکی تۆکمە دروستکەی خۆی من لە چەند تەجربەی سیاسی کوردستان دەری دەخا کە چەند جارێکی دیکەش کابینە پێکهێنراوە ئێستێمە نوێم کابینە کەواتە هەشتم هەبوو حوتەم هەبوو شەشەم هەبوو هەموو ئەوانەی تری کە پێشتر با ڕۆژگاری چۆری ناخۆ باس ناکەین ئەوانەی کە هەبوون حکومات تشکیل کران وەزارەت پێک هاتن و تەواو بەڵام هەندێک کێشەی بنیادی هەیە لە کوردستانە ماونەتەوە خۆیان بۆ لەبەرەوەی دیارە ئێمە تەنیا هەر تەکی لەسەر بعدێکی ئەو مەسەلە دەکەین کە بعدی دروستکردنی حکومەت و داوەشکردنی پۆست و وەزارەتەکانە کە ئەمەش گرنگن باو لە ڕاستیە بەشێکی گرنگی دیمەنی سیاسی پێک دێن بەڵام دیمەنی تاقی ینی دیوی وێنەکە نیە و ئێستا باسی دیوی دۆمەکەینەوە لەم بەرنامەیە ئەم کێشەیە لە عێراقی شایە بۆی وا نەزانین ئەمە خەستەتێکی کوردانەیە بۆی هەر کوردن ناکۆکیان هەیەیان هەرەوە کوردن کە شەڕ لەسەر پۆستەکان دەکەنیان هەرەوەی کێتی پارتی و حزبەکانی دیکەی لەسەر پێکردنی حکومەت پێکردیان ئەمە مەسەلەیەکی ئالۆزە لە هەموو لە عێراقە ناڵێن لە دراوسەکانیشمانە هەر وڵاتێکە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکە دیموکراسی تایە و انتخاباتەکە و مەرحەلەی انتقالیەک تایە بەرەو دیموکراسی گەشە کردوتر ئەم کێشانە ڕوو ئەدەن لە تورکیا دراوسێمان کە وڵاتێکی بەهێزە و کە ئێستا جابەجا ینی بڵێن تووشی کێشەی دەگیری شەبێت لەگەڵ کوردستانە لە قوتی خۆی تووشی ئەم کێشانە دەبێ ئەمانەش ئەم کێشانیان لە حزبەکانیان تووشی ئەم کێشانە دەبن بۆیە هەندێک بۆعدی ئەم مەوزوعە هەیە کە ببینن هۆکارەکەی بەڕای من هۆکارەکەی هەمیشە تۆسیری حکومەتەکانی عێراقکە بۆی نەبێتە مەوزوعی حساسیت تشکیلی حکومەتە جارجەکانی عێراق هەموو جای لەسەر ئەوە بووە کە کێ بێتە سەر وەزیران وەزارەتەکان چۆن دابەش دەکرێت ئیتر دوایەوە کە سەیری بەرنامەی انتخابی بەرنامەی حکومەت ناکە هەمووی لەسەر پۆستەکان پێک دێ و بەجێ دێڵەوە فەرمو عەبادی 4 ساڵ تۆ بمان بەڕێوەیان مەلکی 2 ساڵ بمان بڕێویان ئەوانی تری و ئێستاش وەکو بەڕێز عەبدولمەهدی کەواتە ئێمە ئەم نموزەجەیە کە کێشە دەکات وا دەکات کە ئێمە لەسەر بۆ ئەوی قەزیەکان وەکو جەناو کێسەکان ئالۆز نەبێ یەکسەر لەسەر حکومەت پێکگەین و خواحافیز هەر کەسە ماڵی خۆی و کابینە سوێن دەخوا بۆیە ئەم قەزایە بوونیانە دەمێنێتەوە من پێم وایە بە تایبەتی پارتی کە هێزی یەکەمە ینی براوەی یەکەمە لە انتخاباتە 45 کورسیە دەبی ئەم هێزبوونەی خۆی بکاتە دەرفەتێک بۆ حەلی زۆر قەزایی جەوهەری لە کوردستانە کە ینی ئەو کەیسانە زۆر گرنگن بۆی کە پارتی کە سبەی حکومەتی تشکیل کرد لە خۆی بوو پارتی بەداخۆ میوانەکەی هەولێرم ئامادەنی ئەگەر ئەم کە حکومەتی تشکیل کرد بە ئیسراحەتیەوە ینی چۆن مەسەن دەڵێن کوردواری خۆمان پیاوی دەوڵەمەند ینی بۆی بە ئیسراحەت بیخوا خۆ ئەبێ شاوشی دراوسەکانی بێت کە مەسەن دوعای لێ نەکەن شتێک وانێ خۆ دەبووان تەوزیع بکات یانەوە ئەزری داوسێتیە ئەگەر حکومەت تۆ بە قوت بیت ئەگەر بتێ بەهێز بیت تەنیا و بەهێز نیت کە کورسی زۆر بێت کە هێزی چەکدارت هەبێت کە نازانم پەیوەندێکی نەودەوڵەتی هەبێت کە وەکو یەک پارتی وکەتی چەند ساڵی ڕابردووە هەیە کە سەرەنگە بەڵانسەکە تۆزێک بەلای پارتیا ڕۆیشت بێت بەڵام بۆی کۆمپیان ئەمانە بە ڕێکوپێکی جێبەجێ بکەی پێویست بۆیە کە بە فرصتی بزانی کە بستە سەر قەزایە بوونەوەیەکانی کە لە کوردستانە هەیە لێ نەترسی لەبەرەوەی گوایە بۆی ئالۆز نەبێ و بۆی حکومەت تشکیل بکرێت بەڵام دەکرێت پێکردنی حکومەتەکە مەسەلەن بۆ جێبەجێ بکرێت زوو بۆ عادی جێبەجێکردنی کێسەکانی دیکە هێشتا میوانەکەی هەولێر نەهاتوە تا ڕووی پرسیارم کەمە میوانەکەی هەولێر هەر لەگەڵ بەڕێزت دەبم دەگوترێت یەکێتی نیشتیمانی کوردستان گەمەیەشی سیاسی سەیری لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان دەکات گەمەیەکە کە تێیدا ئیشکردنە لەسەر ماندووکردنی پارتی لە سەرەتا پارتی کە 45 کورسی دێنێت دەوێت لە ڕێی خیتابی ئەوەی کە وەکو ئیستحقاقی انتخابی لەمە دووە بەژمارە ینی مامەڵە بکات لەگەڵ ئەو واقع سیاسی کە دێتە پێش بەڵام دوای 3 مانگ گفتوگۆ پێدەچێت پارتی لەوە ماندوو ببێ وازی لەم خیاڵە هێنابێ ئێستا دەیەوێت لە ڕێگەی تێکەڵکردی ئەم هەموو کەیسە ئالۆزە پارتی زۆرتر ماندوو بکات تاوەکو سازشی زیاتر لە بەرامبەر خواستە چاوەڕوانکراوەکانی یەکێتی بکە وەڵام من ینی بۆ کادری خوارەوەیەکی نیشتیمانی کوردستان کە قسە بکەم من پێم وانە مەوزوعەکەەوە بێ خوا بکەم وا بێ ینی کە هێزەکانی مەسە ئێمە بۆ نمونە مەسەرەن خوا بکەم پارتی بای ئەو نەعەقڵانی تێدا بێت کە ئەم هێزەی خۆی بەکاربێنێ بۆی کە وەکو قەزایانە حەلکە خوا بکەم وای لەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان بە بێزارکردنی گفتوگۆکانی ئەوەنەیە پارتی خۆی
حزبەکانی دیکەش بۆ تشکیل حکومت وای لێ بکە کە مەسەلەن بۆ قوتێک لە خۆی نیشاندا لە بەرامبەر مەسەلەن شێوی تشکیلکردنی حکومت لە ڕوانگەی پارتیەوە ینی ئەمانە هەمووی یاری سیاسین هیچ کێشێتیان نییە بەس ئەوەی کە زۆر گرنگە من بۆچی دەڵێم ینی بەعکسەوە پێم وایە یەکێتی بەمە ئاسانکاری دەکە بۆ تشکیلی حکومت کە داوای پارتی بکە کە ئەم کەیسانە پێکەوە گفتگۆی لەسەر بکرێت بۆچی پێکە گفتگۆی لەسەر بکرێت من دیسان دەڵێم شت نییە لە تۆقیتاتی حەلا یەک تۆقیت بەسەر ینی ئەمڕۆ بەیانی زوو محافزی کرد و دابردێ و ئێوارەکەشی حکومەت سوێن بخوا و بۆ باینەکەشی وەزارەتی عەدل لە بەغا سوێن بخوا لەو کاندێکی دڵخوازی یەکێتیە شت نییە لەسەر ینی نفسی تۆقیتات نفسی ڕۆژ بێ بەڵکو لەسەر ئەوەیە کە ئەین تۆبی ڕێککەوتێک بکەیت لەسەر ئەم جانبە جیاجیانە و بۆ ئیتر بەبەر حەل جێبەجێکردن هیچ کێشەنیە کە تۆ سیقا بێنیان حزب سیاسەکانە بەشێکی جێبەجێکی بەشێکی تر هەفتەی تر مانگی تر ساڵێکی تر بەڵام ئەوەی کە گرنگە لە ڕاستیە من لەسەر ئەو مەفهومەیەکی کێتی کە حەزەکەم قسە بکەم کە شەراکەتی ڕاستەقینەیە کە دەبێت مەسەن تەفسیری بکەین و فراوانتریشی بکەین شەراکەتی ڕاستەقینە تەنیا لە پۆست و پلەپایە نەبێ خۆی بالمناسە بە پارتیە میشە ینی قەت بەخیل نییە لە پێدانی پۆست و پلە ئەوانە ئەوەی کە زۆر گرنگە چارەسەرکردنی کێشەی دەوڵەتی قوڵە لە ناو کوردستانە بەعام وەکو ئینێک هەیە کە تۆ مەسەلەن بۆ وەزارەتێک وەردەگری بەڵام حکوومەتەکە بەو شێوەی ناڕەکە وەزیرێک ئەمە نموزەجێکە بینمانن لە وەزیرەکانی پارتی بینمان لە وەزیرەکانی کەتی بینمانە لە وەزیرەکانی حزبەکانی دیکەش بینمانە ینی وەزیرێکی یەکێتنیش پێی کوردستان لە منتیقەکەی پارتی دەسەڵاتیدا ڕۆ بێگومان ئەوەی پارتی شەروەها وایە و بێگومان حزبەکانی دیکەش لە هەردوو منتیقە دەستیان هەڕە بۆ عیلاجکردنی ئەمان دەبێت پێویستە کۆتایی پێ بێ ئەمینە بۆ حکومەتێکی ئەنجا ئەم قەزایانە کە من ینی ناوی دەنم قەزەی بنیادی لە ناو کوردستانە فرسەتە قسەی لەسەکەین ئەمما ڕێشوێنەکانی چاسەکردن پێم وایە ئەگەر دیدی هاوبەش دروست بکرێت زۆر ئاسانە بۆ چاسەکردن زۆر باشە دکتۆر ڕێبین بەخێرهاتنت دەکەم سواس دەکەم لە ئەستۆدیۆی هەولێری پایتەخت لەگەڵمانی هەڵوێستی یا بڵێندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەمبەر پێکەنانی حکوومەتی ئایندەی هەرێمی کوردستان وازەحە ئیش لەسەر ئەوە دەکا کە حەسەب قسەی خۆیان بۆ ئەوەی ئەم حکوومەتە لە ئایندە حکوومەتێکی تۆکمە بێ با لە سەرەدادا کۆمەڵە کەیسێ کە کەیسی ئاڵۆزاوین کۆمەڵە کەیسی هەڵپەسێرا و کێشەدار ئەمانە وەکو یەک پاکێز لە میانەی گفتوگۆکاندا چارەسەر بگرێن لێک تێگەیشتن هەبێ لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و ئەوانەی کە معنین بە پێکەنانی حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستان ئەم دیدا چه ئیشکالێکی تێدایە بە نەزەری پارتی دیموکراتی کوردستان؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان تاوان ڕێز و سڵام بۆ جەنابت و بۆ میوانە بەڕێزەکەت و سەرجەم بینەرانی کەناڵ ئازیزەکەتان پێکەنانی ئەو جارەی حکوومەتی هەرێمی کوردستان هەندێک تەنگ و چەڵەمەی هاتۆتە ڕێگا لەبەرەوەی کە گۆڕانکاریەک لە نەخشەی سیاسی و دەنگدانی دوایامین دەنگدانی هەرێمی کوردستان هاتووەتە دی بەڵام لە سەروبەندی کۆبوونەوەکان لە پێناوی چێکردن و دروستکردنی حکوومەتێکی هەرێمی کوردستانی بەهێزدا هەروەکو پارتی دیموکراتی کوردستان وەکو حیزبی یەکەمی براوە لە دەنگدانەکەی پێشویستی نۆدا بڵێن قەولی دابوو بە دەنگدەرانی خۆی و خەڵکی کوردستان بە هاوکاری و هەماهەنگی و هاوبەشیکردنی سەرجەم پارت و لایەنەکانی دیکە بڕیار وایە کە حکوومەتێکی بەهێز بێنرێتە ئاراوە تاوەکو خزمەتی خەڵکی کوردستان بکە و لەم نێوەندەدا پارتی دیموکراتی کوردستان لەبەر دەمی دوو اختیاردایە لە ڕاستیە یا ئەوەتانێ وەکو کابینەکانی دیکە حیزبەکان ڕازی بکە و پۆست و پلەی زیاتر لە حەقی مستحقاتی دەنگی خۆیان بداتێ یا ئەوەتە ئیرادەی دەنگدەران ڕێزی لێ بگیرێت و ئەو ژمارەیەی کە دەنگدەران دەنگی پێداوە ڕێکدانەوەی هەبێت لە دروستکردنی حکوومەتەکەدا بۆیە لە بینی ئەو دوو بەرداشەدا پارتی دیموکراتی کوردستان ئێستا دەبێت لەلایەکەوە هەم ئەو حیزبانەی کە لە بەشی خۆ زیاتر داوا دەکەن و پشت بە منطقی هێز دەبەستن
بۆ بەشداریکردنیان لە دروستکردنی کابینەکەدا ڕازی بکە و هەمیش ئەو دەنگدەرانی کە دەنگیان پێداوە و لە چەندین کابینەی پێشوودا کە دەنگیان پێدەدا پارتی وازی لە مستحقاتی خۆی دەهێنا لە پێناوی ئارامی و ئاسایشی کوردستاندا ئەو حیزبانی کە چاویان لە پۆست و پلەی زیاتر لە مستحقاتی دەنگدانی خۆیانە ئەوانەی ڕازی دەکرد بەڵام دەرکەوت کە خەڵکی کوردستان ناڕەزاییان هەیە خۆپیشاندان ڕوویدا قەیرانێکی زۆر ڕوویدا لە کوردستانە ئەمەش لەبەرەوە بوو کە بڵین ئیرادەی خەڵک ڕێزی لێ نەدەگیرا لەبەر ئەوەی کە ئەحزابی وا هەبوو زیاتر لە مافی خۆیان داوا دەکرد و پشتیان بە منطقی هێز دەبەست نەک هێزی منطق لە دروستکردنی کابینەکانی هەرێمی کوردستاندا بۆیە ئەو جارە پاش ئەنجامدانی دوو کۆبوونەوەی ڕسمی لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی و هەروەها گۆڕانیشدا هەندێک دەنگ و باس هاتۆتە ئاراوە کە هەوڵ دەدرێ ئەوراقەکان سەرجەم تێکەڵاو بکرێت وەکو ئەوراقانەش بریتە لە ئەوراقی دروستکردنی کابینەی هەرێمی کوردستان لەلایەکەوە هەروەها کێشەی کەرکووک هەروەها وەرگرتنی پۆستیش لە بەغدا بۆیە بۆ تەمای ئەوەی کە هەندێک تێبینی بکەوێتە سەر ئەو گفتوگۆیانە و هەندێک بە قورسی بەڕێوە بچن و تەنگ و چاڵەمەی توش بۆتەوانەیە کە ئەمە دکتۆری بەڕێز ملاحەزاتی پارتی دیموکراتی کوردستان لە هەمبەر تێکەڵکردنی ئەم کەیس و ئەم ئەوراقانە چییە؟ پارتی دیموکراتی کوردستان نایەوێت کە ئەوراقەکان تێکەڵ بکرێ لە ڕاستیە ئەو لایەنەی کە دەیەوێت سەرجەم ئەوراقەکان تێکەڵ بکرێ بریتە لە یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان هەروەکو قەولی دابوو بڕیاری دابوو بە دەنگدەرانی خۆی دەیەوێت بڕیارەکەی خۆی بێنێتە جێ کە دروستکردن و چێکردنی حکومەتێکی هەرێمی بەهێز و کابینەیەکی بەهێزە لە پێناوی خزمەتکردنی خەڵکی کوردستانە زۆر چاکە بەڵام دکتۆر ڕێبین پێشمەرجی ئەم حکومەتە بەهێزە پێشمەرجی ئەم حکومەتە بەڕێزەی کە بەڕێزت باسی دەکەی و قەرار وایە پارتی دیموکراتی کوردستان پێشی بێنێ ئایا ئەمە وا ناخوازێ کە یەکێتی و پارتی لە هەمبەر ئەم کەیسانە پێشوەخت بکەن بە گفتوگۆ بەتایبەتی کە ئێستا ئەم کەیسانە خاڵی جەوهەری ناکۆچی نێوان پارتی و یەکێتی چۆن دەکریانی ئەم دوو هێزە 4 ساڵ لە حکومەتێکدا بن ئەم کەیسانش بە کراوەیی بە کێشەداری مابێتنەوە ینی ئەمە قسەی ئەوانە یعنی لە ڕاستیە ڕاستە یعنی ئێمە ئەو کێشانە دەبێت بگەڕینەوە سەرچاوی سەر هەڵدانی کێشەکان ناکرێ و لە دژی واقع و منطقە ئەگەر لایەنێک خۆی کێشەکەی نابێتەوانێ لە کەرکووک خۆی کێشەکەی نابێتەوە لە داباشکردنی پۆستا لە بەغدا و بە شێوەیەکی یەکلایەنە بێخوێندنەوەی پارتی دیموکراتی کوردستان هەندێک دەستکەوتی حیزبی و پۆست و پلە و پایەی بەدەستکەوت بێ و ئێستش دیسانەوە لە دوورکاتی دروستکردنی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانە داوای بەشی لە خۆ زیاتر بکرێت ئەمە بریتە لە خۆنەبینین بریتە لە یعنی حەجمی خۆ نەخوێندنەوە بە شێوە زانستیانەکە و بە شێوە واقعیانەکە و بە شێوە ڕقامیەکە و بە شێوە مەیدانیەکەی کە هەیە بۆیە تێکەڵکردنی ئەوراقی کێشەی کەرکووک یعنی ئەگەر کێشەی کەرکووک حل بکرێ یعنی کێشەی هەموو عێراق حل بووە چونکە کێشەی سەرجەم عێراق و سەرجەم پێکاتەکانی عێراق لە محافەزەیەکی وەکو کەرکووکە چڕ بۆتەوە و ئەو لایەنەی کە خۆی بۆتە مای ئەوەی کە کەرکووک داگیر بکرێت و کەرکووک وەزعێکی ئاوای بەسەرا بێ بۆ خۆی بێت بڵێ ئەبێ ئەو کێشەیەش لەگەڵ ئەمانایە چارەسەر بکرێ یعنی خۆت خوڵقێنەری کێشەیەک بیت و لە فەزایەکە کە کەمتر کێشەی تێدایە کە بریتە لە هەرێمی کوردستان بیت ئەو کێشە و تەنگ و چاڵەمە و ئاڵۆزیانە بگوازیتەوە بۆ هەرێمی کوردستانیش ناگەی بە نەتیجە ئەگەر ئێمە هیچ کێشەیەکمان نەبێ لەسەر کەرکووک و لە دابەشکردنی پۆستەکانیشان لە بەغدا هیچ کێشەیەکمان نەبێ ئەوە ئیتر یعنی شامی شەریفە دەردی بڵین کوردەواری خۆمان دەڵێ بەڵام عێراق شامی شەریف نییە کەرکووک شامی شەریف نییە پێکاتەکانی کەرکووک چەند 100 ساڵە پێک نەهاتون لەسەر ئەو مەسەلەیە عێراق 100 ساڵە دروست بووە بە
بە شێوەیەکی دیموکراسیانە و بە شێوەی ڕنگدانەوەی پێکاتی عێراق هیچ حکوومەتێکی تیا دروست نەکراوە. ئەگەر تۆ بیت پێشمەرجێدا بنێ بڵێ ئەگەر هیچ عێراق هیچ کێشێکی تیانەمێنێ بێ حەلیکەین و کەرکووک هیچ کێشێکی تیانەمێنێ دەبێ حەلیکەین ئەو جادەین کێشەی هەرێمی کوردستان حەل دەکەین. ئەمە بریتە لە ئاڵۆزترکردنی کێشەکەەوە بریتە لە خستنە دەمی گرەی دەست، یعنی ئەو گرەی کە بەدەست دەکرێتەوە وەکەوە بیکەی بەدان بیکەیتەوە ئاڵۆزترکردنی کێشەکانە. بۆیە چارەسەرکردنی هەر خۆی گرنگە. زۆر باشە کەواتە تێکەڵکردنی کەیسەکان وەکو یەک پاکێت لە میانەی گفتوگۆکان جگە لە ئاڵۆزکردنی دۆخەکە بە نەزاری پارتی دیموکراتی کوردستان هیچی تری ناکەوێتەوە. پێرەچی ئەم سێ مانگە و ئەم چەند گفتوگۆیەشی کە کراوە ینی باشترین بەڵگەم لەسەرەوە. خۆی منوتم تەوان پێکەوە سێکردنی دیمەنی کێشەکان جیاوازە لەوەی کە حەلیکەی ئەتوانین بەڕاح حەلیکەی ئەمە حەلکەی ئەو حەلکەی ئەو دووانە حەلکەی، بەڵام تۆ دەبێت ڕێککەوتنێک هەبێت لەسەر ئەوەی کە ئەمە حەلەکەی دوایەوە حەلەکەی تەجربەکانی عێراق تەجربەکانی حکومەتی کوردستانیش کەوەیە وعد بە یەکتریە دێن دوایی کە پۆستەکان وەرەگرین ئیتر ناچینە سەر ئەو ئینا. ئەمە یەکەم. دوو لە ڕاستی کێشەی کەرکووک کێشەی ینی کێش ئاڵۆزەکەی نییە کە سە ساڵە هەیە لە قەزەی کەرکووک و چارنووسی کەرکووک و دیاریکردنی وەک بەشێک لە کوردستان. قەزەی کەرکووک کەیسەکە بۆی ئەمە ئاڵۆزکردی کەیسەکانە. قەزەی کەرکووک ڕێک یەکسانە بە حەلکردنی مۆزوعی محافزی ئەمە قسەس ئەو مەلەفەی دەکەی قسەسەوە ناکەی ینی گەورەکەی کەرکووک باس ناکەین ئێمە قەزەیەوە دەکەین کە محافزێک دابرێ کورد بێ و ئەو کوردە استحقاقی یەکێتی نیشتیمانی کوردستانە لەبەرەوەی 6 کورسی هەیە. خاڵی یەکەم. خاڵی دووەم یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان هەموو حزبەکانی کوردستان ئیدعاکەن کە حزبێک نین تەنیا بۆ ناوچەکانی کە بەڕسمی حکومەتی هەرێمی کوردستانە پێکدێن کە بریتە لە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و دۆک و هەولێر حزبن بۆ هەموو کوردستان و لەبەرەوەی تا ئێستاش کوردستان بەشێکە لە عێراق حزبن بۆ بەعدی عێراقیش ئەیوە نییە شەڕ لەسەر پۆستەکان دەکەن لە بەخا و خەڵک خۆی عاز کردو لەسەرەوەی کە سۆرە کۆماری لە انتخاباتە نەبردوێتەوە. بەڵام وازە کاکستران تا ئێرە ئێمە هەرێمی کوردستان 4 پارێزگاین و کەرکووک ئێستا ناوچەی متەنازع عەلەیهی هەیە. ینی دکتۆر لە جیاتی پارتی قسەی کە تۆ لێگەڕ لە جیاتی پارتی قسەمەکە با من ئەو شتەی خوارە بڵێم. یەکەم ئێمە کە وەکو حزبی کە سەیری ئەوی نەدەکەیت نقاطی قوت لەکوێ نقاطی ضعف لەکوێ خۆت مفاوضات دەکەی. ئەگەر تۆ لە کەیسی سەیری کەیسەکان کە کاکەین کەیسی حکومەتی هەرێمی کوردستان کەیسێکی گرنگە من دەیڵێمە زۆر گرنگە لە چونکە تۆ حکومەتی هەرێمی کوردستان و حکومەت لێرەوە و کوردستانی ئازادکراو کە منطقەی هەرێمی بەڕسمی دانوێنراوی هەرێمی کوردستانە قوەی قاعدەی انطلاقی هەرێمی کوردستانە بۆ قەزای بۆ حەلی قەزاکانی دیکەشی لە عێراق لە ناوچە دابراوەکان و لە تەواوی عێراقیشە. بەڵام ئەمە تاق قەزیە نییە کە هەیە و ئەمە قەزێکمانەیە کە بریتە لە کەرکووک کە بریتە لێرە ئێستا مەسەلەی حەلکردنی قەزی ڕۆژانەی محافزەی کەرکووکە کە تۆ محافزێکدانی کە بەدیتنی ئێمە پێویستی یەکێتی بێ. اینجا تو ئەم خۆتە نبینیتەوە لەبەرەوەی خۆت ینی خۆت هێزی خۆت لەوێ نبینیتەوە لە شوێنی چکەیە حەق خۆتە. لە ڕاستیە 48 کورسی پارتی کە لە منطقەیە دەزان استحقاقی خوانە وەلەو کە قسەشەیە لەسەر ینی ئەوەی کە تەمسیلیتی منطقەیەک دەکەن ینی وانەیە خۆ دەبێت قسە پارتی دیموکراتی کوردستان دەکەین نەک پارتی یانێکێکی لە منطقەیەکی دایکراوە. ئەگەر ئەوە فاکتەری قووە بێخۆ بنمونەیەکی بچووکەینەوە پارتی لە انتخاباتی پێشوە 38 کورسیە بوو کە ینی خوشکبرای 45 کورسیەکەیە یەکێتی 18 کورسی بوو کە کەمتر لە مسوێنجی کە هەیەی بەڵام ئەوە نەبوو بەڕێگر لەوەی کە حکومەت تشکیل کەن پێکەوە و ئەوە نەو بەڕێگر حتا یەکێتی استحقاقی خۆی بەدەست بێنە گۆڕانش استحقاقی خۆی بەدەست بێنە کە دوایی بەداخەوە برادانی پارتی و گۆڕان عازبوون لە یەکتری و ئەو عاداسان ڕوو دەکەم و لە ئیزانی چۆنە. بۆیە لێرە ئەگەر لە کەیسی حکوومەت پێکهێنانە بەڵانسی پارتی بەهێزە و کە من احترامی ئەو بەڵانسە دەگرم و ئەو دەنگدانە و استحقاقی انتخابیە لە شوێنی کە خەڵکیکە بەڵانسیان بنەوەشکەیە. ئەگەر تۆ قسە لەسەر مەسەلەن بۆ نمونە پۆستی سەرۆک کۆماری ئەەکەی یەخۆلیش کێشەی پۆستی سەرۆکی هەرێم هەیە کە ئەوەندەی کێشێکی ناوخۆی پارتیشە
ئەوەندە کێشەیەکی کوردستانی نیە مەطلبی ڕئیسی گۆڕان و یەکێتی و حزبەکانی دیکەش کە لایەنە حکوومەتەوە حکوومەتی هەرێمە نەک ینی پۆستی سەرۆکی هەرێم و ئەگەریش بەو تەریقەی ئەو غەدرەی کە ئێمە لە حزبەکانی دیکەمان کردووە کە گوایە سەرۆک کۆمارەکەی ئێمە سەرکەوتوو بە ئینتیخابات باوانش ئەو غەدە بکەن لە کوردستان بە ئینتیخابات سەرۆکی هەرێم جێبەجێ بکەن ینی ئەو گەر مۆزوع ئەوە بێت خاڵێکی تر کە لەوە گرنگتر هەیە کاکەین ئێمە ینی بە شتێک هەیە کە پرۆسە سیاسی کوردستان پێویستی پێوێتی کە ئەمە جێبەجێبوونی ئەوە نە لە قازەجی یەکێتی و نە لە قازای پارتی بەتەنەوەک و لە قازای خەڵکی کوردستانە ئێمە پێویستە ڕێڕەوی حکوومەت تشکیلکردن لە وەکو حکوومەتێکی سیاسی جاکەین لە ڕێڕەوی حکوومەت کە ئیشی خزمەتگوزارەکانی خۆی جێبەجێ بکات دەشێ بۆ نمونە وەکو عێراق مەسەلەن بۆ نمونە وەزیر ئێشتا دروست وەکو وەزیرەکان ماوە لە عێراق پێک بێ بەڵام لە خوار وەزارەتەکانەوە کابینە ئیشی خۆی دەکات کە وەکیل وەزیرەکانە حکوومەتەکانە ئەوە ئیشی خزمەتگوزاری دەکات ئەگەر ئەم مەسارە تادیکەین لە کوردستانە خۆ دەتوانین کێشە گوزارانی خەڵکی کوردستان چارەسەر بێت پێویستی بە ئەوەیە کە سەرک وەزیران زۆر باشە ئێستا ئەمە حکوومەتی ئێمە ڕێگرن نانە بە بەسم لەوێ ینی مەساری گفتوگەکان ینی بۆتە ڕێگرن بەساری گفتوگان ڕێگر نەبوو من دیسان دەڵێمەوە من خۆم بەوە دەست پێکردوتم سوورەکە وازەحە بۆیە پێکردنی حکوومەت نابێت دوام بکەوێت لەو زیاتر بەڵام لە ڕاستیە ئەوە پارتی کاتوانێت حکوومەتەکەم ئەعلان کرد و پەرلەمان کۆکاتەوە نەک تەنیا یەکێتیان پارتی ئەگەر قسە لەسەر ئەوە بێت کە ئەم دۆسیانە دەکرێت تەجزیە بکرێت من کە دەڵێم ئەم دۆسیانە گرنگن معنای نیە بە یەکجار هەمووی حل بکرێت بەڵام خۆ دەبێت ڕوویاکی وازەحی هەردوو لە هەبێت کە حکوومەتی داهاتی کوردستان بەم شێوەیە دەکەن یەکێتی دەڵێ حکوومەتێکی خزمەتگوزار پای دەڵێ حکوومەتێکی بەهێز هەر لەسەر مەفهومە خۆشی حکوومەتی بەهێز ئەو حکوومەتێکی خزمەتگوزار بێت حکوومەتی خزمەتگوزاریش ئەو حکوومەتێک کە بەهێز یعنی خۆ خلاف نییە لەو مۆزوع لە تەسمیەکانە خلافە بەڵام لە ناوەڕۆکدا دەبێت یەک معنا دکتۆر ڕەبیت بۆچی بۆ پارتی دیموکراتی کوردستان ڕەوا بێ پرسی سەرۆکایەتی هەرێم کە مەطلبێکی زۆر گرنگ نییە بۆ ئەو هێزانەی کە لە دەرەوەی پارتین لەگەڵ بابەتی سەرۆکایەتی حکوومەت بکا بە یەک پاکێت ینی بخاتە ناو گفتوگۆوە لەگەڵ حزبەکان بە تایبەتی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و لەگەڵ گۆڕانیش بە هەماشەوە زۆر باشە ئەی بۆچی بۆ یەکێتی ڕەوانە بێت ینی کۆمەڵە کەیسی تر هەیە وەکو یەک پاکێت بخاتە ناو گفتوگۆ و سەرمێزی مفاوەساتەوە برای بەڕێزم ئەو ئیزدیواجیەتە کە لە سیاسەت یەکێتی نیشتیمانی کوردستانە هەیە بەداخەوە لەو کاتەوەی کە خاڵێ خۆش بوو هەواڵمان جەلال کۆچی دوایی کردووە کە زەرێکی گەورە بوو لە پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان درا یەکێتی نیشتیمانی کوردستان هەتا ئەمڕۆ ئەو دووبەرەکەی کە خەونی پێوە دەبینین کە پارتی دیموکراتی کوردستان دووبەرەکی تێدایە نازانم بە چ بەڵگەیەکەوە باز دەکرێت یعنی بە ڕۆژی ڕووناک دیارە کە هەر ڕۆژە و پارچەیەک لە یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێتەوە لە ناو قسەمان لەسەر ئەوەیە کە ئێستا پارتی دیموکراتی کوردستان بابەتی سەرۆکایەتی هەرێم کە لە ئەسڵدا بابەتێکی ئاڵۆزەوە سەرچاوی گەلێک کێشەی گەورە بوو لە ڕابردوودا بۆ پرۆسەی سیاسی کردوێتی بە یەک پاکێز لەگەڵ بابەتی سەرۆکایەتی حکوومەت یعنی ئەمە بۆ ئێوە ڕەوایە بۆچی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەوانیە قەزەی کەرکوو بەڵێ لەبەرەوەی خوڵقێنەری کێشەکە خۆی خودی ئەو لایە نەبووە کە ئێستا پاش دەستکەوتنی لە فەراغێکی سیاسی و لە هەلێکی سیاسی و قۆستنەوەی هەلێکی سیاسیدا لە دوو حرەکەی سیاسی و نەخوێندنەوەی پارتی دیموکراتی کوردستان لە بەغدا و لە کەرکووک و دوای ئەوەی کەرکووکیش داگیر کرا بە هەموو لایەک دەزانێت دوای خیانەتەکەی 16 ئۆکتۆبەر ئەو مەسائلانە بەو شێوەیە حەل چارەسەر چۆن لەگەڵ حزبێکی خاین مەسەلەی کورسی کرد لە کەرکووک کرد 6 کورسی لە کەرکووک ئەگەر ئەوان یعنی ئەگەر تێبینیان لەسەر 45 کورسیەکەی پارتی دیموکراتی کوردستانە بێ هەموو کەس دەزانێت لە حەویجە چی ڕوویدا ئەگەر لەوێدا باسی مستحقاتی ئینتیخاباتی دەکرێت ئەی بۆچی لە کاتی سەرۆک کۆمارە باسی مستحقاتی ئینتیخاباتی نەکرا کە پۆستی سەرۆک کۆمار دەبێ سەرۆک کۆمار سەرۆکی پەرلەمان لەگەڵ
ئەو سەرۆکاتێ سەرکیانی کە لە بەغدا هەر بەسی کورسی پەرلەمانی بێتە ئاراوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو دەزانین نیوەی ئەو ژمارەی هێناوە ئەگەر باسی مستحقاتی انتخاباتیە لە کەرکووک ئەی بۆ لە بەغدا باسی انتخابات مستحقاتی انتخاباتی نەکرا لە کاتی هەڵبژاردننی سەرۆک کۆمارە و ئەو ژمارە کورسەکانی پارتی قانونی سیاسی بەپێی مادە هەفتە ئێمە بە ژمارەی دابەشبوونی دەسەڵاتەکان لە بەغدا سەرۆک کۆمار باشدە کورسیەوە نابێ دەبێ 30 کورسی پەرلەمانی هەبێ بەوە نایەتە دی و ئەگەر هاوپەیمانجێگەری سەرۆکی پەرلەمانتان دانا بەبێ بە کەس پرۆسێ بکردە پۆستەکە لەوێ دەردەچوو بۆیە باسکردنی مستحقات بە مستحقاتی پەرلەمانی ئەگەر لایەنێک ئیمانی بە مستحقاتی پەرلەمانی هەیە لە کەرکووک دەبێت ئیمانی بە مستحقاتی پەرلەمانیش هەبێ لە بەغدا دەبێت ئیمانی بە مستحقاتی پەرلەمانیش هەبێ لە کوردستان و کاتی دروستکردنی کابینەی هەرێمی کوردستانە و نەڵێ ئێمە مشتەرەکی 50 بە 15 بۆیە ئەم جۆرە ئیزدیواجیەتە لە سیاسەتدا و ئیستیسمارکردن لە ئیزدیواجەتی ناوخۆی حیزبی ئەو مەسەلەیە کە زۆر بە واضحی دیارە و خەڵکی کوردستانیش بۆی دەرکەوتووە و بابەتێکی دیکە کە زۆر جێگەی سەرنجە من نازانم یعنی مەسەلەی 100 ساڵی کێشەی عێراق یعنی هەموو کەس دەزانێت کە عێراق پێکاتەکانی و ڕێکدانەوەی دەسەڵات لە ناو عێراقا کەبینەیەکی سونە 80 ساڵ حکمی عێراقی کردووە و ڕێکدانەوەی دەسەڵاتی ڕێکپێک نەبووە و تەبان تەشەنوجاتی تێدەکەوێت و دوای ئازادکردنی عێراقی لە 2003 و پاژی قڕارکردنی دەستوری 2005 زۆرینەیەکیشی عێراق بەڕێوە دەبا کێشەی عێراق زۆر گەورەترە لەوەی کە بێم تێکەڵی کێشەی هەرێمی کوردستانی بکەم کە هەرێمی کوردستان جۆرە ئارامیەک و ئیستیقرارێکی بەخۆیەوە بینیوە و پرۆسەیەکی سیاسی تێدا ڕوویداوە و دەنگدار تێدا ڕوویداوە ئیرادەی خەڵک دەربڕدراوە لە ئینتیخاباتەکەی پێشوودا وەرن با احترامی ئیرادەی خەڵک بگیرێ وەرن با احترامی ئەو دەنگدانە بگیرێ ئەگەر احترامی دەنگدار ناگیرێ و ئیتر هەر کەسە و دێت بە هێزی چەکداری خۆی فەرز دەکا و ناوچە دەست بەسەرا دەگرێ ئیتر بۆ ئێمە خەڵک بێنینە سەر سنووقەکانی دەنگدار ئەمە کێشەکەیە و تێکەڵکردنی ئەوراق بریتە لە حەلنەکردنی کێشەکان چونکە کاتێکە یعنی ئەگەر وەکو مامۆستای بەڕێز ئاماژەی پێکرد لە شوێنێکە خاڵی بەهێزت هەیە و لە شوێنێکە خاڵی لاوازت هەیە ئەمەش هەمان بابەت دەگرێتەوە ئەگەر لە کەرکووک باسی 6 کورسی دەکەن کە هەموو لایەک دەزانێت تێبینەکان چۆن بوو لە دەنگدانەکەی ئەوێ و لە حەویجە و لەو هەموو کوردەی باری بوونە ناو لە بادینان و لە بەغدا و هەمووی پێکەوە یەک پاکیزە ئێمە بۆیە بابەتەکە وا چارەسەر ناکرێ وا چارەسەر دەکرێت کە بە شێوەیەکی سربەخۆ بکرێ و ئەمەش لە پێناوی مەسلحەتی خەڵکی کوردستان یا پارتی دیموکراتی کوردستان دەوێت لە پێناوی چارەسەرکردن هەیە لەبەرەوەی بەڵێ لەبەر ئەوەی کێشەی کەرکووک کێشەی تورکمانی تێدایە کێشەی عەرەبی تێدایە کێشەی پێکاتەکانی دیکەی تێدایە کێشەی پێکاتری حکوومەتی عێراقی لە بەغدا کێشەی لایەنەکانی تری تێدایە هەتا وەکو ئێستاش بەپێی مادە 76 دەستوری عێراقی هەموو سەقفە زەمانەکانی دروستکردنی حکوومەتی عێراقی تێپەڕاندووە ئەو حکوومەتە و پێک دەهاتووە من بۆچی بێم ئەو کێشە ئاڵۆزە بێنم داخلی دروستکردنی حکوومەتی هەرێمی کوردستانی بکەم کەرکووک و عێراق چۆن بۆچی تێکەڵاوی ڕێفراندۆمتان کرد ڕێبین کەرکووک بەم هەموو ئاڵۆزیەوە بەم هەموو کێشە بۆچی یعنی لە ساڵی ڕابردوو داخلی ڕێفراندۆمتان کردیانی ئەگەر یەک دقیقە بیر بکەینەوە لە پێش ڕێفراندۆما چی ڕوویا بوو ئێمە با خۆمان بگەڕێنەوە بۆ پێش ئەنجامدانی ڕێفراندۆم پێش ئەنجامدانی ڕێفراندۆم برای بەڕێزم ئێمە هەرێمی کوردستان بوو چەبڕاو بوو 55 بۆ 6 مادە لە ئەسلی 144 مادەی دەستوری عێراقی ئینتیهاک کرابوو و پاشێل دەکرا و زیاتر لە 20 مادەی دەستوریش ئیمتیناعی تەشریعی کراوە و دەردەچێنراوە یاسا لەو بارەوەی کە دەبوایە پەرلەمانی عێراق دەری بچوانە یاساکان لە بارەیانەوە بەڵام لە دوای ئەنجامدانی ڕێفراندۆم دنیا هاتە سەرخەت کەیسەکەمان ناسێنرا بە دنیا و خەڵکیش بۆی دەرکەوت کە دەوڵەتانی دنیا بۆیان دەرکەوت کە ئێمە کێشەیەکمان نییە بە کێشەکەمانەوە ئەو دەستورە جێبەجێ بکرێ ئەگەر ڕێفراندۆمان نەکردبایە هەتا ئەمڕۆ پێگە و سەنگی هەرێمی کوردستان هەروەکو هەندێک لایەن و
بڵێن حیزبی کوردستانی دژ بە بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان کاریان دەکرد بۆ کوژانەوەی حتا پێگەی دەستوری هەرێمی کوردستانیش نەک هەر مستحقاتی مالی هەوڵات دەدا ئێستا هەرێمی کوردستان هەر ناوی نەدەبرا ئێستا دەبیتەوە بە محافەزەیەک لەناو عێراقدا و هەرچی دەستکەوتی چەند ساڵە و هێزی چەکداری و ئەو هەموو فرمێسک و خوێنەی کە ڕێژێنراوە لە پێناوی سەرفرازی و بڵێن قەت و عام نەکردنی ئەو میلەتە بەشخوراوەدا هەمووی بە فیڕۆ دەچوو بۆیە ئەنجامدانی ڕیفراندۆم گومانی تێدا نییە کە دەستکەوتەکانی ئێستا وردەوردە دەچنینەوە. زۆر باشە زۆر چاکە کاکستران قسە لەسەرەوەی ئەگەر یەشێتی نیشتیمانی کوردستان لەم ئەقسە هەندێک کەس لەم مماتەڵەیە بەردەوام بێ لەم شێوازی گەمەکردنە سیاسی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بەردەوام بێ کە ئیشکردنە لەسەر عساب و لەسەر ماندووکردنی پارتی دیموکراتی کوردستان تا بە سازشی پێ بکە من باڕاکەم پارتی ماندوو بێ ینی ڕەنگە دوازە پارتی دەست بەرێ بۆ کۆمەڵێک کارت کە لە بەردەستیدایە بنمونە کارتی دروستکردنی سەرۆکاتی پەرلەمان لە ڕێگەی جێگرەکەی و هەروەها جێگری دووەمی لە هەنگاوی یەکەمدا ڕەنگە پارتی ئەمە بکە پارتی کارتی هەیە ینی ڕەنگە تا کۆتایی تونێلەکە چاوەڕوانیەوە لە ڕاستیە کەس نەیگوتووە پارتی کارتی نییە بەڵام ئێمە داواکەین کە پارتیش بزانێ خەرج کەش کارتی هەیە ئەو کاتە یەکێتی نیە بەتەنیا کۆمەڵی ئیسلامیش کاتێ تۆش کارتێک دەرە بەرنامە تا گفتوگۆ دەکەی ینی بیرڕای جاجەکان تەرحەکەی مشکلەوەیە کە ینی ئێمە نابێ خۆمان سەغڵەتکەین لەوەی کە بەرامبەرەکانمان گفتوگۆ دەکەن یا مناقشەی قەزەیەک دەکەیت کە بریتە لە مستقبلی حکومڕانیکردن لە کوردستان مستقبلی حکومڕانیکردنی کوردستان هەموو حزبەکان شەیدیان بۆ داوا ئاخر شەڕکەشەری داعش یەکێتی نیشتیمانی کوردستان زیاتر لە خەڵکی کردی شەیدی داوە ئەگەر ینی بانەڵێم ینی ئەوە کە دین قسە لەسەر ژمارەی شەیدەکانەکەین ینی تەوازنی قۆڕانە ڕەچاو ناکەێت لە شەیدەکانە و ئەگەر کەسێک بڵێ جاوە شەیدی کورد و کوردستان خۆی یەکی مولکی یەکێتینێ خۆ دەنگدەریش مولکی پارتینی و مولکی یەکێتینی و دەنگدەر لە گۆڕان کاری بەردەوامدا شەید یەک جا شەیدێ بەڵام دەنگدەر لە کەشایەتی دەدا لە سەرێکە ئەم حزب حکومڕانی بکات 4 ساڵی داهاتوو لە گۆڕاندایە وەکو نەتیجەی انتخابات هەڵبژاردننی جارانە یەکێتی نیشتیمانی کوردستان 50 لەگەڵ پارتی ڕێی میزاجی دەنگدەر گۆڕا نیوەی دەنگی بە یەکێتی نەدا دەنگی بە گۆڕاندا دەنگی بە حزبێکی تردا و ئێستا گۆڕا دەنگی خەڵکیەکەی زۆر دەنگی بە گۆڕان نەدا دەنگی بە حزبێکی تردا کەواتە میزاج لە گۆڕاندایە و شایەتی زیندووە کە دەنگ دەدا لە گۆڕاندایە ئێمە دیتنی من ئەوەیە کە حزبە سیاسەکان ئەبێ زۆری دەنگەکانی خۆیان بکەن بە فرسەت بۆ ئەوەی هەندێک مەفاهیمێ تەسبیتیکەن پێشەوەی تەنیا یانیکەتی و پارتی بەڕای من لە چەند ساڵی ڕابردووە 5 ساڵی ڕابردووە بەشێوەن لەزەتی حکومڕانیان بینیوە کە ئیتری بێنە سەرەوەی کە شتی جەوهەری بکەن کە حکومەتێکی ینی حکومەتێکی وا دروستکەن کە سەر هەویە و ناسنامە و شغلی حکومڕانی بێتە پێشەوە لە کوردستان تەنە هەرەوە نەبێ پۆستەکان و وەزارەتەکان دابش بکرێت و ئەو کێشەیە کە بریتە لە عێراق ئێستا بۆیەوە لە دوای کەوتنی سەدام حوسێنەوە کە زمانێک کەس حەز ناکە بێتەوە بەڵام چەند حکومەتێک لە عێراق پێکهێنراوە بە تەوازنی سیاسی هێلان ناو هێزە سیاسەکان چونکە قەزایە جەوهەریەکانی عێراق گفتوگۆ لەسەر نەکراوە نەتیجەکە بەو شێوە بکە بینین هی کوردستانی شەروایە من ناڵم قەزای کوردستان داخلی قەزای عێراق دەکرێت بەڵام دەڵێن کە ئەجددەی وانە ئەجددەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر کوردستانە خۆی مناڵە قەزای بەسڕ حەل بکرێ ئینجا بێ حکومەتی کوردستان پێک بێ ئێمە دەڵێن یەکێتی و پارتی و حزب سیاسەکانی کوردستان لەسەر قەزای ینی کوردستان و عێراقش ئەبێ ڕێکەوتن هەبێ لەسەرەوەی کاکە یعنی ئێمە بانی لەسەرەوەی کە حکایەتی کۆن بجارینەوە ڕاگاندنی یەکێتی و پارتی و ڕاگاندنی حزبەکانیش و سەکردایەتێکی پارتی زیاتر لە من و دکتۆر قسەیان لەسەر ئەم حکایەتانە کردووە کە مەسەلەن بۆ نمونە وەڵا کە تۆ دەڵێ سەرۆک کۆمارت هەڵبژاردۆ بەو شێوەی کە بە منت نەوتووە خۆ معلومە جێگری سەرۆکی پەرلەمانیش کە پلەیەکی ینی سیادیش نییە لە چاو سەرۆک کۆماریە بەبێ ئیزنی حزبەکانی نەک هەریەکێتی بەبێ ئیزنی حزبەکانی دیکەش دانراوە و نەتیجەی ئەمە ئەوەیە نەتیجەی ئەمە شتی کەش دەکەوێتەوە ئێستا دینە سەر شوێنێکی دەمانەوێت تەوازنی ڕوع بەردەوام هەرنی هاوسەنگی ینی وەکو ئەوەی کە ئێستا دەبینن یەکێک لە من دەگری و یەکێک لە تۆ دەگری یان دینە سەرەوەی کە
توازنێکی سیاسی دروستکەین کە ئەم قەزایانە بێنە سەحەلکردنی ئەگەر پارتیە مە شتانش دەکات کە باس کرد جەنابەت بەنازانم چۆن چی دەکات چکە من ناتوانم پارتی وهەیە کە سەرۆکایەتی پەرلەمان تەفعیلکە هەتا لە دوای ئەوە دەتوانێت سەرۆکی حکوم هەرێمیش لەناو پەرلەمان یعنی من هیچ بەدووی نازە ئەوەش بکرێ و ناشتوانم ئەسڵ لەسەر لایەنی شەرعەتی بوون ئەو مۆزوع قسە بکەم لایەنی چونکەوە کە مادام دەنگی بۆ کۆ دەکاتەوە نسایی بۆ کۆ دەکاتەوە دیارە ئەتوانێ بکرێ بەڵام من دێمە سەر دیوێکی تری ئەو مۆزوعە کە بێتێ لەسەر لە ئینتخاباتی پێشووە یەکێتی و گۆڕان پێکەوە 42 کورسیان هەبوو پێکەوە 18 بە 24 یەکێتی گۆڕان ڕێکەوتنێکیان ئیمزا کرد پارتیە لە ڕێو ئەتای بۆ ڕێکەوتنە کرد کە من یەکەم جارە بیستم دوور حەزب ڕێکەوتنێک بکەن بەداخەوە زعفی یەکێتی گۆڕان بوونیان توانی ئەو ڕێکەوتنە مشکلی خۆتان بکەن بەڵێ زام لە بەرامبەردا یعنی پارتی 38 کورسی هەبوو بەڵام 38 کورسی و 42 کورسی ناتوانێت بکە لە واقعی سیاسی کوردستان ئەگەر تۆ کۆی دیمەنەکە نەبینیتەوە یعنی ئەو شتێک کە باسی دەکەم لە کۆی کێسەکان ببینیت و بۆی حەلی بکەیت بۆ یەکێتی و پارتیش بۆ یەکێتی گۆڕانش وارد بوو جاری پێشووە یعنی کە گۆڕان مەسەلەن بۆ نمونە لەگەڵ پارتی حکوومەتێکی ینی چون ڕێکەوتنێکیان ئیمزا کرد بەڵام نەتوان جێبەجێ بکەیت لەبەر ئەو اعتبارەکانی کە دەیزانین زۆر باش ئێستا بینەوە سەر ئەوی کە ئێستا لە کوردستان هەیە کاکە پێم خۆشە پارتی دیموکراتی کوردستان ینی داوا لە یەکێتیەکانەکە وەکو جاران لەسەر ڕێبازی مام جەلال بڕۆن شتی زۆر خۆشە ئەو بۆ یەکێتیەکان زۆر شانازیە بەڵام وفاتی مام جەلال ینی قەزێکی سروشتیە و خۆی گەورە بڕێ لەسەر مۆزوعەتا ئێمە لە پەنا ینی وفاتی مام جەلال وفاتی کاک نەوشیوانیشەوە خۆ کاک مەسعود ماوە دەتوانێت دەوری تاریخی خۆی بگێر لەو پرۆسەیە دەوری تاریخی خۆی بگێر لە پرۆسەی پەیوەندەکانی یەکێتی و پارتی لە مەسەلەی حکومڕانیکردن لە کوردستانە لە زۆر قەزایی تر کە هەیە وەکو چۆن جاران پێکەوە لەگەڵ مامزە ئەم دەوریان دەبیێڕێ و زۆر جار لەم بارانە کە قسە دەکرێ هەموو لە یەکەزانی چیەکە چۆن جێبەجێکراوە ئەمما کێشەیەکێتی ینی کێشەی این هەیە یەکێتی نیشتمانی کوردستان بەڵێ من کە کادرێکی نیشتمانی کوردستان دەزانم کێشەیە پێشم ناخۆشە و ئەزانم ینی ئەم جۆرە کێشانەیە کەوا دەکات یەکێتی زعیف بێ وای دەکات یەکێتی 25 کورسیە بێ پارتی 45 بێ ئەوە نەتیجەی انتخاباتە قبوڵمان ئەوەی کە گرنگە ئەمە یەکێتی وایە ئەی وە گۆڕان وایە وە کۆمەڵ وایە ئەی پارتی بە هەموو هێز و توانە و بەهێزی خۆی تۆکمەی خۆی بۆ ناتوانێت قەزایەکان حەلکە زۆر باش ئەمە پرسیارێکی جوانە ینی پارتی بەم هەموو تۆکمەیی خۆی بۆ ناتوانێت کێشەکان حەلکە ئەمە پرسیاری کاکسترانە هەڵبێت کام کێشانە یعنی پارتی دیموکراتی کوردستان کاندیدی خۆی بۆ پێکێنانی کابینەکە پێشکەش کردووە و بۆ پێکێنانی سەرۆکی هەرێمیش پێشکەش کردووە بە ئاگانەبوون لە دەستوری عێراقی و بە ئاگانەبوون لە دەستوری عێراقی دەوترێکە سەرۆپۆستی سەرۆکی هەرێمی کوردستان گرنگ نییە بە پێی دەستوری عێراقی دەبێ هەرێمی کوردستان سەرۆکی هەبێ ناکرێ هەرێمی کوردستان سەرۆک بێ و کیاری دەستوری و تەواجودی بۆ حزبانی کە یەکەم نین ئەولوێت نییە بە پێی دەستوری عێراقی دەبێ هەرێمی کوردستان سەرۆکی هەبێ ئەفۆر مامە سەبا ئەگەر ئیجازەم دەی ئەگەر ئێمە نین هەرێمی کوردستان بارودۆخە دەستوریەکەی بارودۆخە ئەمنیەکەی بارودۆخە سیاسی و حکومڕانەکەی تۆکمە نەکەین ئەوا دەکەوینە بەر خەتەری ئیزالەکردن ئەمەیە خەتەرە گەورەکە یعنی بۆیە وەلانانی بەرژەوەندی تاکی حیزبایەتی و ڕانەکردن بە دوای پۆستە و بیان و نەگرتن بە پۆستی جێگەیەک و زۆر باش با من پرسیارێکتر لە بەڕێز دەکەم دکتۆر ڕێبین زۆر باشە من با پرسیارێکتر لە بەڕێز دەکەم دکتۆر ڕێبین لە کەرکووک مستحقاتی دەنگدان با من پرسیارێکتر لە بەڕێز دەکەم دکتۆر ڕێبین وازەحە کە پارتی دیموکراتی کوردستان کۆمەڵی کارتی لە بەردەستدایە هەر کاتێ بیەوێ دەتوانێت لە بەرامبەر ینی ئەوانی کە دەچێتە گفتوگۆ بۆ پێکردنی حکوومەت بەکاریان بهێنێ کارتی تەفعیلکردنی سەرۆکایەتی پەرلەمان ڕاستپاردنی سەرۆکی حکوومەت بۆ پێکردنی حکوومەت لە ناو پەرلەمان و حتا دیاریکردنی سەرۆکی هەرێمیش لە ناو پەرلەمان بە حکمی ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان بەڕقم 45 کورسی هەیە و دەتوانێت لە دەرەوەی خۆشی کۆمەڵی حەزب بکات بە هاوپەیمان بۆ پێکردنی زۆرینەیەکی قانونی لە ناو پەرلەمان پرسیارەکە لێرەدا ئەوەیە پارتی تا چەندی تر چاوەڕێ دەکات و ئەم کارتانە ڕاناچێت
من وتەبێژی ڕسمی نیم بە ناوی پارتی دیموکراتی کوردستان من وەکو مامەساستران لە دوورەوە ئاگاداری بارودۆخەکانین بەڵام ئەوەی کە من دەیزانم ئەوەی کە دەستی پارتی دیموکراتی کوردستانی گرتووە بەرژەوەندی خەڵکی کوردستان و ئەو مەترسیانەیە کە لەسەر هەرێمی کوردستان هەیە ئەگینا ئەگەر باسی منطقی هێز بکەین و باسی ژمارەی کورسیەکان بکەین و باسی واقع و ئەرزی واقع بکەین پارتی دیموکراتی کوردستان دەتوانێت لەگەڵ حەلیفە تەقلیدیەکانیانەوە بەبێ ئەوەی کە شەرت و بەرجی تەعجیزیشی بخرێتە سەرشان حکوومەتدا بەزرێنێ بەڵام نایەوێت ئەمە بکە لەبەرەوەی کە ئەوەی کە دەستی پارتی دیموکراتی کوردستانی گرتووە و ئەوەی کە جەنابی سەرۆک بارزانی ئەو هەنگاوانە نانێت ئەوەیە کە نایەوێت بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان وەکیانی سیاسی و دەستوری و قانونی و تەواجودی هەرێمی کوردستان پاش ئەو هەموو ڕەنجە زۆری کە دراوە بەفیڕۆ بچێ ئەو هەموو خوێنی کە مامۆستا باسی دەکات ڕاستەیەکێتی نیشتیمانی کوردستان خوێنی ڕشتووە کەس دووقڵی لەوە ناکا بەڵام ئایا لە 16 نەتیجەکەی نابێت بریتی بێت لەسەر بەخۆی نابێت بریتی بێت لە ئیستیفتاکردن بە شێوەیەکی ئاشتیانە بە شێوەیەکی هەماهەنگی لەگەڵ هەموو حیزبولایەنەکانە کۆمیتەیەک پێکێنرا بوو کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمەتان لە ڕیفراندۆم تاقی کردەوە نەتیجەکەشی دەرکەوت یانی دکتۆری بەڕێز ئەمە لە ڕیفراندۆم تاقی کرایەوە یانی و ئێوەشانی عرابە سیاسەکەی بوونی تر بۆیە باڵێ باسی ڕیفراندۆمان کرد نەتیجە خراپەکەیان واتێ دەگەن بتانەوە لەسەر یەشێتی ساغیکەنەوە یەک ڕۆژ پێش ئینتیخابات یەک ڕۆژ پێش ئینتیخاباتی ڕیفراندۆمەکە ئەگەر خۆمان بخەینەوە ئەو قاوغی ئەو ڕۆژە ئێمە لە چ بارودۆخەکە بووین بەڕاستی ئێمە تەنانەت بەغدا هەر ئامادە نەبوو گفتوگۆشمان لەگەڵا بکات نەک ئێستا لە پێکهێنانی حکوومەتە و لە پرۆسەی سیاسی عێراقا بۆ شێوە گەرموگوڕە ڕێزی لێ بگیرێ و هەموومان بینیمان کە جەنابی سەرۆک بارزانی چوە ئەوێ ئەو ڕێزەی کە لە جەنابی سەرۆک بارزانی گیراوە ڕێزە بۆ هەموو هەرێمی کوردستان قەراروانە بوو بەڕێز بارزانی ئاوا بچێتەوە بەغدا قەرار وا بوو وەکو سوزانم سەرۆکی کۆماری کوردستانی داهاتوو وەکو ئەوەی کە دەچێت بۆ دەوڵەتێکی دراوسێ یانی ئەوەی کە بینیمان چوونەوێشی زۆر جیاواز بوو لە ئەوەی کە لە ڕیفراندۆم و لە پێش ڕیفراندۆم چاوەڕێمان دەکرد چوونەوەیەک بوو کە سەرجەم لایەنەکان هەموویان بە ئاعترافی دوژمنان پێش دۆستان و بە ئاعترافی ئەوانەی کە لە بانگەوازی هەڵبژاردنەکانیانە دوژمناتیان دروست دەکرد لە پێناوی کەمەنەتەوایەتیەکان و لە نێوانی کورد و عەرەب و دەیانویست دەنگی زیاتر بۆ خۆیان بێنن ئیسپات بوو سیاسەتی و نەجاحەتی سیاسەتی جەنابی سەرۆک بارزانی بەوەی کە شەڕی ئێمە لەگەڵ ئەشخاص و ئەحزاب دەسەڵاتەکانی عێراقدایە نەک لەگەڵ نەتەوەی عێراقا یا لەگەڵ نەتەوەی عەرەبا بۆیە زۆر بە ئاسانی دەتوانێت ئینسیجام بکات من نازانم بۆچی دەڵێت بەو شێوەیە نەیتوانێت بڕاتەوە بە شێوەیەکی زۆر شکۆبەندانە و بەسەربەرزیەوە پێشوازی لێکراوە کە ئەو عەرەبانەی کە خۆیان لەوێ لایەنە شیعەکان لایەنە سونەکان سەرجەمیان کە بۆ خۆیان تیر دەنێن بە سێبەری یەکتریەوە جەنابی سەرۆک بارزانی دەرگای گفتوگۆی لەسەر ڕووی خۆی و هەرێمی کوردستان هەمووی کردوتەوە ئەوان بۆ خۆیان کەنیان دەتوانی هێوارێکی مشتەرەک دروستکەن سەنگ و پێگەی هەرێمی کوردستان و سەنگ و پێگەی جەنابی سەرۆک بارزانی ئیسپاتی کرد کە دەتوانێت هەموو دەرگاکان بەڕێوە زۆر باشە دکتۆری بەڕێز زۆر باشە هەموومان بینیمان و حتا سەرۆک وەزیرانی ڕاستپێراویش بۆ خۆی چەند جارێک ئاماژەی بەوە جەنابی سەرۆک بارزانی چ ڕۆڵێکی گەورەی بینیوە لە زۆر باشە پەیامەکەت گەیشت زۆر چاکە خۆی ینی من تەسەوڕەکەم ئەم حکایەتانە لە ڕاگەاندنەکانی تربوتراوە ینی ئەم کاتەی کە تەلەڤیزیۆنی پەیام داوێتی بە ئێمە سوپاسی دەکەین لە وتنەوەی حکایەتان ئەوەی کە گرنگە کاک ئێستا ئێمە جارە پێش هەموو شتێک ئەو شەیدانی دراون شەیدی کوردستانن و من باسی ئەوم کرد کە یانی یەکێتی و پارتی کە شەیدیان داوە لەبەری هێزی چەکداران هەیە بەڵام ئەوە تۆ ئەم شەیدانە قبول دەکەی خۆ دەبێت قبولیش بێت کە ئەمە دیارە نوێنەتی شتێک هێزێک دەکەن و بیرباوەڕێکیان هەیە و ئەو شەیدانش لە ڕاستیە بۆ بەرەنگاربوونەوەی داعش بوون و مەسەلەی ڕیفراندۆم کاکی من دەنگم ئەگەر دکتۆرەگە بە من دەقەکان بکەم من دەنگم بە ڕیفراندۆم داوە وەکو حاڵی من حاڵی کاک بەسوود حاڵی ئەو دکتۆریشی و یەکێتەکانی دەنگیان بە ڕیفراندۆم داوە ئەمما کەس دوایی ئیسماری لە ڕیفراندۆمە نەکردووە ئەوە دیارەکێنەی کردووە ینی من نامێ ئەو دەمانێت حکومەت تەشکیل نامێ ئەو برینانە بکەینەوە ئەوەی زۆر گرنگە
قەرار وایە لەم چەند ڕۆژی داهاتوو دیسان جەولێشی دیکەی گفتوگۆ دەست پێ زۆر شتێکی باشە تەسەوڕ دەکەی قسەی تازە هەبێ بەڵێ تەسەور دەکەم قسەی تازابێت چکە ئێستا وەکو شرۆڤەکانی سیاسی من و دکتۆریش قسە لەسەر ئەو قسانەکەی کە تا ئێستا کراوە خۆگە قسەی تازە کرابێ واقعی تازە دروستەکە شتێک کە یعنی نەتیجەی ئێمە لە شرۆڤەکاری ئاسمان پێکرد و ئێمە ئەو شتانە شرۆڤە دەکەین کە لە واقعدا هەیە بەڵام سەکردەکان مەسەلەن بۆ مەکتەبی سیاسی نیشتیمانی کوردستان یان سەکردایەتی پارتی دموکراتی کوردستان بڕیارێک بدەن مەسەڵەن بڵێن کاکە بڕیارمەندە بەم شێوە حکومەت تەشکیل بکرێ ئیتر واقع جێبەجێ واقعی دروست دەکات کە واقع تازەیە وا دەکات ئێمە شرۆڤەی بکەین ئەگەر ناوەکتری ئێستا دیتنی من وایە کە ئەم پاکیجانە پێکەوە قسەی لەسەر بکرێ شایەتیش نییە پێکەوە حەل بکرێن بەڵام پێکەوە وعدی حەلکردنی زۆر باشە زۆر سپاسانەکەم زۆر بەڕێز کاکستران عەبدوڵڵا سەرنووسەری ڕۆژنامەی کوردستانی نوێ لە ستۆدیۆی سلێمانی لەگەڵمان بووی هەروەها زۆر سپاسی زۆر بەڕێز دکتۆر بین سەلام مامۆستای زانکۆ کە لە ستۆدیۆی هەولێری پایتەخت لەگەڵمان بووی و هەروە سپاس بوو بینەرە بەڕازەکانیش تا لە هەفتەی داهاتوو پێتان دەکەمەوە بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ